şevk, onun mütevatı iştiyak. Tabiatın bir derinliği haline getirme. مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەی بامتێلیدا ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کرد. ئیمانداران لە پێشە مشتێک ذاتی خودایان خۆش دەبێت، لە بەرخاتری ئەویش دروستکراوەکانی ئەویان خۆش دەوێت. گەر مرۆڤ لە کاتی بیرکردنەوەدا تەواوی بوون لە بەرچاو بگرێ لە بچووکترین شتەوە هەتا گەورەترین شت بەهۆی خاوەنی هەمویانەوە دەبێت پەیوەندی دڵی بەو شتانەوە لە بەرخاتری خاوەنەکەیان بێت و لەبەر ئەو خۆشی بوێن. لەبەر خۆشەویستی خاوەنەکەیان هەموو بوونت خۆش بوێت، لەبەر خاتری ئەو سۆز و میهرەبانیت بەرامبەر هەموو بوون هەبێت، لەبەر خاتری ئەو ئامێزت بۆ هەموو شت و کەسێک بگریتەوە بە گوێرەی کاکڵەی ناوەڕۆکی تەخەلەقوا بئەخلاق الله دەبێت ئامێزت بۆ هەموو لایەک بگریتەوە. سەردەمانێک کاتێک هەرچی دەستکەوتە بەرێزمە بەسەرتاندا دەبارێت، شان بەشان ڕاوەستان بەرامبەر ئەو دەستکەوتانە کارێکی ئاسانە، بەڵام لە تافی بەڵاو موسیبەتدا لەو کاتەی پیکەکان لەسەر هەڵدەستن و دادەنیشن ئیدی تێبینی یەکتری تاوانبارکردن سەردەردێنێ. تێبینی گەلێکی وەک ئەوەی گەر فڵان و فیسار بەو شێوەیەیان نەکردایە ئێمەش تووشی فڵان و فیسار شت نەدەبووین کە بە تەواوی لە تێخوڕینە شەیتانیەکانەوە سەرچاوەیان گرتووە. ئەم شتانە لە دەم و زمانەوە دەڕژێنە خوارەوە کە بە تەواوی لە تێخوڕینە شەیتانیەکانەوە سەرچاوەیان گرتووە. ئیدی یەکتری تاوانبارکردن دەست پێ دەکات، وەک زۆر جاریش دووبارە کراوەتەوە. ئۆستاد بەدیع زەمانیش دەفەرموێت کارە خێرەکان تووشی ڕێگرە خراپەکارەکان دەبن، شەیتانەکان لەگەڵ خزمەتکارانی ئەم خزمەتەدا زۆر خەریک دەبن. اینجا با هەر کەس خۆی نەکات بە خاوەنتان، خۆ ئەگەر لە ڕێگەی ئەڵڵا بن ئەوە خەفەت مەخۆن، بێگومان ئەو دەبێتە یاریدەدەری ئێوە، چاودێری ئیلاهی دەگاتە سەر ئێوە و دڵەکانیشتان پڕ دەبێت لە سوکنایی و ئاسوودەیی و متمانە. چەشنی تابلۆی شانازی مرۆڤایەتی لە ڕێگەی هیجرەتەوە بەڕووی چواردەوری دنیادا دەکرێنەوە. چەشنی ئەوەی یەسریبی کردە مەدینەی ناوەندی مەدەنیەت. کافران هەردووکیان لە مەکەوە دەرنابوو، ناچار بەوە بوون کە بڕۆنە دەرەوە. هەندێک جار کافران ئەمە دەکەن، هەندێک جاریش کەسانی دووڕوو ئەمە دەکەن. لەم ڕێگەیە هیجرەتی ناچاری دروست دەبێت، زۆرت لێ دەکەن، ئیدی لە شوێنی خۆت نامێنیتەوە و بەرەو شوێنی تر دەکەویتە ڕێ. کاتێک لەگەڵ سدیقی هاوڕێگەیشتە سوڵتانیەتی سەور، چاوی سدیقی ئەکبەر هەمیشە لەسەر دەرەوەی ئەشکەوتەکە بوو. کاتێک بینی ئەم جۆرە کەسانە بە بەردەمی سوڵتانیەتی سەوردا دێن و دەچن، دڵی هاتە بینا قاقا بە شێوەیەک خەریک بوو دەمرد، دەترسا و دەیوت تۆ بڵیت دەست لە پەرچەمی گوڵڕەنجی سەردارم بدەن، ئیدی ژیانم لێ حەرام نابێت. نیگەرانیەکی لەم شێوەیە ڕووی تێکرد بوو، هەر بۆیە لەو ساتەدا دڵی بۆ ئەو لێی دەدا. ئەویش پێی فەرموو لا تحزن إن الله معنا. دۆستی من خەم مەخۆ، ئەڵڵا لەگەڵ ئێمەیە. ئەڵڵاش بە گەورەی خۆی لە ڕێگەی تاڵی جاڵجاڵۆکە و دوو دانە کۆترەوە خۆشەویستترین مرۆڤەکانی خۆی پاراست و وتی من هەندێک جار بەشتی ئاوەها بچووک شتی زۆر گەورە دەکەم. یەکێک لەو شتانەی بەڵگەن لەسەر گەورەی ئەوەیە لە ڕێگەی ئارگۆمنتی زۆر بچووکەوە شتی زۆر گەورە بهێنێتە مەیدانەوە. بمبورن کەوە هاش دەڵێم ئەوەی ئێوە شەر بەم شێوەیە نەبوو، ئەوەی دەوڵەتان نەیان کردو و نەیان توانیوە ئەنجامی بدەن، ئەڵڵا بەچی ئەنجام داوە، بە ئێوەی ئەنجامدا. سەردەمانێک جەنابی حەق لە ڕێگەی هیجرەتی ئیختیاریەوە زۆر شتی پێکردن، لە 170 وڵات دامەزراوەی عیلم و عیرفانتان دروست کرد، لە بەرامبەر هەژاری پێداویستیەکان جەنگتان ڕاگەیاند، لە بەرامبەر نەزانی و جەهالەت جەنگتان ڕاگەیاند، بە شێوەیەک لە شێوەکان، لە بەرامبەر ناکۆچی و دووبەرەچی وتتان ئامان باە گرتووی و یەکێتی و شان بەشانیمان بپارێزین. هەناسەی ئەمانەشتان لە خانەی زانست و عیرفانەکان دادایەوە، لە ڕێگەی کردار و هەڵسوکەوتانەوە ئەمانەتان کردە سەرمەشقی خۆتان. لە ڕێگەی گەیشتن بە حەقدا پێویستە شان بەشانی یەک بین، بە شێوەیەک کە شانەکانمان زۆر لە یەکتر بکەن و ئەژنۆکانمان پاڵیان بە یەکترەوە دابێتەوە. پێویستە شان بەشانی یەکتر بین، تەنانەت گەر 4 دەستیشمان هەبێت بۆ ئەم کارە بەس نییە و 8 دەستیشمان هەبێت هەر بەس نییە. هەر بۆیە دەبێت تەواوی هیممەت و هەوڵ و کۆششمان لەم کارەدا چڕ بکەینەوە. دەبێت ئەوەش بزانین کە هەر کەسێک ئیمانی بە تاجی معریفەت نەڕازێنێتەوە، سەرنجام تووشی ماندوێتی ڕێگا دەبێت. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmatkurdi.org www.facebook.com/fegulenkurdی